بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. پارتی دموکراتی کوردستان با ئەوکاری چەندلایەنێکی سیاسی دەوێت پەرلەمانی کوردستان بە زۆرینە کارا بکاتەوە. بە پێی زانیاریەکانی شەوڵێکێ بۆ دواخستنی هەڵبژاردنەکان و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان و حکوومەت یاریمی ویلایەتی بارزانی. بە میواندارێک لە بەڕێزان و شار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق وەڵسوورای بستنەوەی گۆڕان لە ستودیۆی سەرەکی، هەروەها لە سۆرانەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. یەکێتی نیشتیمانی لە نێوەندگیریەوە دەیەوێت بە ڕێکەوتنێک لەگەڵ پارتی فیکەی کۆتایی بۆ کاراکردنەوەی پەرلەمان لێ بدات. بە پێی زانیاریەکانی پەیام، مەکتەبی سیاسی و حیزبە بڕیاری داوە بەشداری بانگەشەکانی ڕیفراندۆم نەکات تا لە پەرلەمانەوە یاسا بۆ ڕیفراندۆم دەرنەکرێ. بزوتنەوەی گۆڕان گڵۆپی سەوزی بۆ یەکێتی هەڵکردووە بە زۆرینەی دەنگ پەرلەمان کارا بکاتەوە، چونکە ئەوان هێشتا هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم ئامانجی یەکەمیانە لە کاراکردنەوەی پەرلەمان، کاوەش لای پارتی قوبوڵ نییە. لە دوای کۆبوونەوە هاوبەشەکەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان، مەکتەبی سیاسی یەکێتی گەیشتووەتەوە بڕوایە بەبێ بزوتنەوەی گۆڕان پەرلەمان کارا بکرێتەوە. لەسەرەوەش لەگەڵ پارتی پێک هاتووە. بە ڕۆڵی یەکێتی هێزێکی کاریگەرە بەداخەوە ئەو ڕۆڵی کە پێویست بۆ یەکێتی بە لەبەردەستدابوونی وەسایلەکانی بیبینێ بە قەناعەتی من وەک پەرلەمانتارێکی یەکێتی لە ڕابردوودا نەیبینی و واتە یەکێتی لە ڕۆڵی نێوەندگیرەوە پێویستی بە ینی پێگەی یەکێتی مەکانەی یەکێتی وابووە پێویست بۆ یەکێتی وەکو لە ڕابردوودا سنتەری قرار بێت. لەم دۆخەی ئێستادا بەداخەوە یەکێتی سنتەری قرار نییە. بەپێی بەهێزترین سیناریۆ کە وردەکاریەکەی دەستی پەیام کەوتووە، زۆرینە دەیانەوێت لە کۆبوونەوەی یەکەمی پەرلەماندا سکرتێرێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێرن و جێگر و سکرتێر کۆبوونەوەی یەکەم بەڕێوەبرن کە تەنها فراکسیۆنەکانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە فەرمی بەشداری تێدا ناکەن. لا کۆبوونەوەکانی داهاتووشدا سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێرن. گەرچی کاراکردنەوەی پەرلەمان بەبێ بزوتنەوەی گۆڕان بۆ یەکێتی نیشتیمانی ئاسان نییە، بەڵام چارەنووسی ڕێکەوتنەکەی نێوانیشیان یەکلایی دەکاتەوە. بزوتنەوەی گۆڕانیش ئەو جۆرە کاراکردنەوەیە بە تەواوکەری کودەتاکەی پارتی دەزانێت بۆ سەر پەرلەمان. تا ئێستا دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانە، سەرۆکی شەرعی و هەڵبژێردراوی پەرلەمانی کوردستانە. هەر کۆبوونەوەیەک بەبێ دکتۆر یوسف، هەر کۆبوونەوەیەک بەبێ گۆڕان، هەر کۆبوونەوەیەک بەبێ ئیجماعی لایەنە سیاسیەکە من وازانم تاواوکردنی ئەو کودەتایەکە پارتی بەسەر پەرلەمانە کردیوە. بە جۆرێکی تریش دوای ئەو کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان کە هیچی لێ سەوز نەبوو، هەر کۆبوونەوەیەک یەکێتی بچێتە کۆبواتە هەر کۆبوونەوەیەک بەبێ گۆڕان یەکێتی تا بەشدار بن وازانم ئیعلانکردنی هەڵوەشانەوەی ڕێکەوتنی یەکێتی و گۆڕانە. نزیک بە 2 ساڵە پەرلەمانی کوردستان لەلایەن پارتیەوە داخراوە، بە بڕوای بەشێک لە شارەزایانیش ئامانجی پارتی لە کاراکردنەوەی پەرلەمان دواخستنی ڕیفراندۆمە لە ڕێگەی پەرلەمانەوە و دوجاریش دواخستنی هەڵبژاردننی پەرلەمان کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و سەرۆکی هەرێمی بەدوا دێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان، کاکوشار بەخێر بێ، سوپاس بۆ بەدەمونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئێستا باس لە سیناریۆیەک دەکرێت، سیناریۆیەکی زۆرینە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. پێتان وایە سیناریۆ زۆرینە چۆنەوە دەتوانێت کێشەکان هەرێمی کوردستان چارەسەر بکات؟ بەڵێ لە ڕاستیە ئەو زانیاریانەی کە هەن لە ئێستادا باس لەوە کات کە هەر ئەو بەرەی یاخود هەر ئەو گروپەی کە ڕیفراندۆمیان بە شێوەیەکی ناشەرعی ڕاگەیاند بە دیاریکراوی قەزدم پارتی دموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کەم 3000 لە ناو پەرلەمانە قورسایی تایبەتی خۆیانیان هەیە. ئەیانەوێت جارێکی تر لە دوای ڕیفراندۆمەوە
بڕۆنە پاڵ قەپخەیەکی تر و بڕۆنە پاڵ سیناریۆیەکی تری پارتی دیموکراتی کوردستان کە بریتە لەمەی خوارەوە بە پێی زانیاریە سەرەتاییەکانی ئێمە یاخۆ با بڵێن زانیاریە نەفەرمەکانی ئێمە ئەمانە ڕێکەوتون کە لە بینی خۆیانە جارێکی تر بە شێوەی کودەتا لە شێوەی سی حوزەیران جارێکی تر بە حسابی خۆیان پەرلەمان ئاکتیڤکەنەوە و پەرلەمان کارا بکەنەوە کە تەمانە ئەمە حاڵەتێکی نایاساییە چونکە سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان بە جۆرەی پێڕەوی ناوخۆی ئێستای پەرلەمان لابد دەبێ یاساشکێنی بۆ بکەن بەڵام ئەمان قەت گویان نەداوە بە یاسا لەبەرەوە ئەنەوێ بە ناوی مەسلەی ڕیفرەندۆمەوە و بە ناوی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ملکەچ ناکەن بۆ ئەجێنداکانی پارتی دیموکراتی کوردستان و بارزانی ئەیانەوێ بڕۆنەوە ناو پەرلەمان بە حسابی خۆیان لە ناو پەرلەمانە یاسا بۆ ڕیفرەندۆم دەکەن بەڵام ئەوەنەی کە ئێمە زانیومانە ئەمانە ئەیانەوێ کۆمەڵێک هەنگاوی ئێجگار مەترسیدار بنێن یەکێک لەوانە ئەیانەوێ تەمەنی پەرلەمان درێژ بکەنەوە تامان تەمەنی پەرلەمان درێژەکەنەوە لەبارە هەرە دیارەکەیە لە پێناوی درێژکردنەوەی جارێکی تر کە ئەمە ئەبێ ئیتر بە مەحزەلەیەکی تەواو 2 ساڵی تر بۆ بارزانی ئەیانەوێ 2 ساڵی تریش بدەنەوە بە بارزانی 2 ساڵی تریش بدەنەوە بە پەرلەمان 2 ساڵی تریش بدەنەوە بەم حکوومەتە شکست خواردووە بێکەڵکە لە ڕاستیە و بێجگەلەوە ئەوانە کۆمەڵە کشتیان بەدەستەوە یەکێک لەو شتانی کە بەدەستیانەوەی ئەوە ئەیانەوێ کە یاسای هەڵبژاردنیش بگۆڕن لە ناو پەرلەمانە ئەیانەوێ قائیمەکە بکەن بە قائیمەیەکی داخراو و بە حسابی خۆیان ئەم سێ هێزە ئەتوانن لەمە دووە کۆنتترۆڵی بارودۆخی سیاسی بارودۆخی ئیداری بارودۆخی ئابووری بکەن و بەتەمان بەنیازی کۆمەڵە کشتی ڕووکەشیشن لەوانە ڕەنگە بۆ چەند مانجێک لەو پێشنیارەی کە هێزێکی سیاسی و بە دیاریکراوی یەکگرتووی ئیسلامی کردبووی بۆ سیستمی پاشەکەوت ئەیانەوێن پاشەکەوتەوە بۆ ماوەی چەند مانجێگیان چوزانم بۆ خۆناغێک لابەرن بۆی بە خەڵک بڵێنەوە تاوە ئێمەین ئەتوانین بارودۆخەکە چاک بکەین کۆمەڵێک هەنگاوی لەم شێوەیان بەدەستەوەی کە ئێمە بۆ خۆمان پێمان وایە لە ڕاستیدا ئەمە یعنی ڕاکردنە لە ڕاستیەکان و پێمان وایە ئەمە هیچ لەو ڕاستیە ناگۆڕێت کە خەڵکی کوردستان لەم هێزانە ناڕازیە کاک حەچیم ئەگەر جەنابەت بزانی کاتێک کە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان دروست بووین لە 2009 لە 2009 ئەم دوو هێزە بە تایبەتی یەکێتی و پارتیەکی چانسەرۆکی کۆماری لەلابوو یەکی چانسەرۆکی هەرێمی ئەو کاتێ شەرعی لەلابوو هەموو بودجەی لە سەڵای حەڤەی حکوومەتی عێراقیان بۆ ئەهات داهاتی ناو خۆیان نەبرد و بێجگەلەوە نەوتیان بە قاچاغە فرۆشت لەوە هادۆخێکدا کە موچە یەک ڕۆژ دوانە ئەکەوت خەڵک لیان ناڕازی بۆ ئێمە لە یەکەم هەڵبژاردنە سەر ڕای ئەو هەموو ساختەکاری و تەزویرە 25 کورسیمان بردوتەوە لەبەرەوە ئەمانە ئەگەر پێیان وابێ بەم جۆرە سیناریۆیانە ئەگەر پێیان وابێ بەم جۆرە لە ئیتیفاق ئەگەر پێیان وابێ بەم جۆرە لە ڕۆیشتن لەگەڵ ئەجێنداکانی پارتی دیموکراتی کوردستان و بارزانی ئەتوانن کۆمەڵگەی کوردی وەتوانن هێزە سیاسی ڕەسەنەکان لە تایپی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ناچارەکەن کە ملکەچ بکەن لە ڕاستیە پێم وایە ئەمە جۆرێکە لە خەیاڵ پڵاوی و جۆرێکیشە لە تێنەگەیشتن لەو بارودۆخە سیاسی و تێنەگەیشتن لەو هاوچێشانەی کە لە ناوچەکە لە ئاستی عێراقا لە هەرێمی کوردستان ڕوئەدا و من بخۆم پێم وایە ئەمە لە سەرەتاوە شکستەکەی شکستێکی حتمیە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەڕێز دەگەر بچین لای مامۆستا مەڕوان لە سۆرانەوە مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردنی بەڕێزتان لە بەرنامەکەماندا بەڕێزتان چ زانیاریی نوێتان لایە سەبارەت بە مەسەلەی ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستان ئایا پێت وایە بە زۆری نێتوانرێت پەرلەمان کارا بکرێتەوە؟ ڕحیم سەرەتا سڵاو بۆ جەنابەت و بۆ برای بەڕێزم کاک وشیار و سەرجەم بینەرانی بەڕێز و خۆشەویست دیارە ئەو زانیاریانەی کە هەنوەکو کاک وشیار باسی کرد زانیاریەکی ئەتوانم بڵێم بۆتە جێ ئیتیفاقی هەموو لایەنە سیاسیەکان کە ئەو ئیتیفاقی کە لە نێوان برادرانی پارتی دیموکراتی کوردستان و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە سەرەتاوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان پێی باشە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەبێ بزوتنەوەی گۆڕان و بەبێ کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەش کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانیشتن ئەوان لە زیاتیەوەی کە گوێبیستی خاڵەکانی بزوتنەوەی گۆڕان و بچن لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دابنیشن بۆی کە گوێبیستی توێبینی و سەرنجەکانی ئەو دوولایەنە سیاسیە بن کە خاوەن پێگەیەکی جەماوەری گەورن لە هەرێمی کوردستان ئەوان شەش خاڵیان هێنابوون نێخاڵەکانی ئەو برادرانە کە تەماشە بکەی وای لێ دەخوێندرێتەوە کە ئەنەما ئێمە پەرلەمانمان پەک خستووە و ئێمە موسەی خەڵکمان بڕی و
کردووە و ئەو سیاسەتە لارەی کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێمە کردومانە. بەرحاڵ قەناعەتم وایە ئەو خاڵانەی کە دایان نابوون بۆ دانیشتن لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و دانەنیشتن لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوە بوو کە بربەس دابنێن و بە خەڵک بڵێن کاکە ها ئێمە دەمانەوە پەرلەمان بەبێ مەرج کارا بکەین و بەڵام ئەو دوو لایەنە سیاسیە نایانە پێشەوە لەبەرەوەوان پێیان خۆشە پەرلەمانێک هەبێ بزوتنەوەی گۆڕانی تێدانە بێ کۆمەڵی ئیسلامی تێدانە بێ بۆی کە بە ئارەزووی خۆیان بڕیار بدەن و بە ئارەزووی خۆیان دەستکاری ئەو یاسایانە بکەن و تەمەنی پەرلەمان درێژ بکەنەوە تەمەنی سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان درێژ بکەنەوە و دانیشتنەکان بە هەمان شێوە دوا بخەن لە کاتی خۆی دانەکرێتن. بەرحاڵ ئەو سیناریۆیانە قەناعەتم وایە هەر لایەنێکی سیاسی بچێتە ژێرباری خیانەتێکی نیشتیمانی دەکاتن و دەبێتە مایەی ناشیرنکردنی سیستەمی حکومڕانی چەند ناشیرن کراوە لە هەرێمی کوردستان هەندی دیکە ناشیرن بکرێتن و دەبێتە مایەی ئەوەی کە خەڵک سیقە و متمانەی نەمێنێ بە ئەو سیاست مەدارانەی کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان بەدەستە و پەرلەمان ئەو واقعیەت و ماهیەتەی کە هەیبوو نایمێنێتن. جاخوازیارم برادەران کە بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی دیکە کە گوێبیستی ئێمن نەچنە ژێر ئەو سیناریۆیانە و لێ بگەڕێن بۆی کە ئەو دەستەی سەرۆکایەتی کە ئەمڕۆ کە هەیە ئیش و کارەکانی خۆی بکاتن کە تاکو ئەو لەحزەیە شەرعیەت لە لای ئەو دەستەی سەرۆکایەتیە نەسەرۆکی پەرلەمان دەستی لە کار کێشاوەتەوە نە نەخۆشە نە سەفەری کردووە سکرتێری پەرلەمانیش بە هەمان شێوە. بەڵێ بەس مامۆستا بەڕێزت ینی بۆ دەڵێ کە لایەنەکان لێ بگەڕێن کە پەرلەمان بە دەستی سەرۆکاتی ئێستا کارا بکرێتەوە ئەوە نییە پارتی دیموکراتی کوردستان خۆیان دەڵێن هیچ مەرجمان نییە کەواتە کە مەرجیان نییە پەرلەمان وە خۆی کارا ناکرێتەوە. ئەو شەش خاڵی برادرانی پارتی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانیشتنەوە مانای چییە؟ یعنی دانیشتن لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەگەر برادران هیچ مەرجێکیان نییە و ڕازین پەرلەمانی کوردستان بەبێ قەید و شەرت کارا بکرێتەوە نەدەبووە ئەو شەش خاڵیان کە هێناویانە لەگەڵ برادرانی بزوتنەوەی گۆڕان کردویانە بە شەرت لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. قەناعەتم وایە پارتی دیموکراتی کوردستان بە یەک شەرت ڕازی دەبێتن کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئەویش ئەو دەستەی سەرۆکایەتیە بە برادرانی پارتی دیموکراتی کوردستان بڵێ ئێوە ئەمرتان بەچیە هەر یاسایەک ئێوە پێتان خۆشە ئێمە دەری دەکەین و هەر یاسایەک ئێوە پێتان خۆشە بەلای داناچین. قەناعەتم وایە کە هیچ کێشەیەکیان نابێتن و پێشوازی لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەن بەم شێوازە و من گەلێک زاریش گوتم ئەم ڕۆژ دەیڵێمەوە پەرلەمانێک کە ئیرادەی لە دەستەخۆ نەبێ پەرلەمانێک کە خاوەنی قسەی خۆی نەبێ باشترە. بەڵێ بەڵام کەواتە ئێستا بە بۆچوونی ئەوە پارتی مەرجەکە هێرماوە مەرجی ماوە بەبێ مەرجی نییە کە ئێستا دەڵێ پەرلەمان بەکارا بکرێتەوە. نەخۆی وکە ئەلف و بێ سیاست بزانێت دەزانێتن پارتی نەک کە پێشی مەرجی کە مەرجیەوە بوو دکتۆری یوسف سەرۆکی پەرلەمان نەبێ ئێستا مەرجەکانی زیاتر بوون. ئێستا دەڵێ کە دکتۆری یوسف دەبێ سەرۆکی پەرلەمان بێ بەڵام ئێمە چ بە دکتۆری یوسف دەڵێن دەبێ ئەوە بکاتن چ بە کە سکرتێر دەڵێن دەبێ ئەوە بکاتن ئەگەر ئەوە نەکەن ئێمە لاتان دەدەین و خەڵکێکی دیکە دادەنین لەبەرەوە کودەتایەکی دیکەیە بەسەر پەرلەمان بەسەر شەرعێتی هەرێمی کوردستان و قەناعەتیشم وایە هەر لایەنێکی سیاسی لەو کودەتایە بەشدار بێتن سیاسەتی حکومڕانی خۆی و سیاسەتی حزبایەتی خۆی لێخنتر دەکات لە هەرێمی کوردستان و خەڵکیش ڕەحمی پێ ناکاتن لە داهاتوودا. سپاس دەکەم سپاسی مامۆستا دووەتەگرم و لەبەرکە وشار بۆچی بەڕێز پێدوت سی حوزێرانێکی تر بەڕێوەیە یاخود بۆچی زۆرجار ئەمە ئەگەر پەرلەمان کارا بکرێت و بەم شێوەیە ئێستا بەم زۆر بوو بە کودەتا ناوی دەبن. وەکو مامۆستا مەڕوان فەرمووی یعنی ئەمانەیانەوێت پەرلەمانێکی بێ ئیرادە پەرلەمانێک کە بە تەواوەتی سقوتی کردبێ بەدەست پارتی دیموکراتی کوردستان و هەو ئاوازەکانیەوە پەرلەمانێک کە بزەبت مەرجعی باڵای خەڵکی کوردستان نەبێ پەرلەمانێک بڕوە بڕیارە سیاسیەکانی حوتی حوزەیران و ریفرەندۆم و هەموو ئەوانە بپەسەندێنیەکە لە ڕاستیە هیچ جۆرە شەرعیتیشی قانونیان نییە ئەوانەیانەوێ پەرلەمان وەکو لەیستۆشێک وەکو
ئمعەیەک وەکو چوزانم وەکو یاریەک بەدەستی خۆیانەوە بۆ شەرعاندنی هەموو ئەو بڕیارە حیزبی و هەموو ئەو بڕیارە خراپانەی کە مەترسی گەورن لەسەر ئایندەی هەرێمی کوردستان پەرلەمانێکی لەو شێوەیە نەبزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلامی ناسنە ژێر باشە بەڵام ئەر پێشتری خەڵک ئەنگە پرسیارەکە گۆڕان و کۆمەڵداوانێک پەرلەمان کارا بکرێتەوە تاوتوێ ڕفرانۆم تاوتوێ بکە جیاوازەکەی چیە لەگەڵ ئەو ڕوویایی پارتی کە دەوێت پەرلەمان کارا بکرێتەوە زانی جیاوازەکە بریتە لەوەی کاتێک کە ئێمە ئەڵین با پەرلەمان کارا بکرێتەوە پەرلەمانێکی خاوەن ئیرادا کە فعلەن ئیرادەی لە دەستی خۆیان بێ نەک ئیتیفاقێکی سیاسی پێشوەخت بکرێت لە بینی سێ هێزە بۆ ئەوی هەموو ئەو بڕیارەیەنەی ئەیانەوێ پێشتر بە حیزبی داویانە بێنە ناو پەرلەمان تی بپەڕێنن لە کاتێکا پێشتر ئەم پەرلەمانە هیچ کێشەیەکی نیە بۆ دای بخەن و ئەم هێزانەی کە ئێستا ئەیانەوێ پەرلەمان کارا بکەنەوە لەو کاتەوە نقطەیان نەوتووە و مووقیفیان نەبووە و هەنێکیان هۆکاری پاکخستنی ئەم پەرلەمانە بوون بە تەنیش پارتی دیموکراتی کوردستانەوە ئێستا کە کۆمەڵێک بڕیاری حیزبیان داوە لەسەر مۆزوعی ڕفراندۆمە بیانەوێ دیسانەوە بێنەوە پەرلەمان ئاکتیف بکەنەوە بۆ ئەم بڕیارە حیزبیانی ئەمە جۆرێکە لە یاریکردن بە ئیرادەی پەرلەمان لە ڕاستیە ئێمە ئەمانەوێ فعلەن پەرلەمانێکمان هەبێ کە ئەم پەرلەمانە عملیەی سیاسی لە کوردستانی عێراقا لە ڕووی شەرعیەوە ڕاست بکاتەوە سەرەتاییترین هەنگاو بریتیە لە لابردنی مەسعود بەرزانی ئەمانەیانەوە 2 ساڵی تر بنەوە بە مەسعود بەرزانی ئەمە جیاوازیەک جیاوازی دووەم بریتیە لەوەی کە ئێمە ئیعتراف بە شەرعیەتی بڕیاری 25 ئەم مانگە ناکەین بۆ ڕیفراندۆم ئەوان ئەیانەوێ ئەم 25 مانگە بۆ ڕیفراندۆم بشەرعێن لەناو پەرلەمانە یعنی ئەیانەوێ پەرلەمان بکەنە ئەداتێک بۆ خزمەتی ئەشخاص بۆ خزمەتی ئەحزاب ئێمە ئەمانەوێ پەرلەمان لە خزمەتی خەڵکی کوردستان ئابێ ینی کاتێک کە ئەڵێن بۆ نمونە ئەولوێتی پەرلەمان بریتیە لەوەی کە ئەبێ مەسلەی داهاتی نەوت و مەسلەی موچە چاک بکە ئەمە ئەولەویەتدانە بە خەڵک ئەمان ئەیانەوێ نەخێر با یەکەم جار وەزعی کاک مەسعود با یەکەم جار قەزێ ڕیفراندۆم کە ڕیفراندۆم پێشتریش باسم کردو ئەجێندایەکی تورشی ئیقلیمیە و مەترسی ئێجگار گەورە لەسەر ئەم هەرێمە دروستەکە ئەمڕۆ لە وتارەکان نووسیومە ئەم کودەتایە ئەگەر سەر بگرێ کەمترین کارەساتی بریتیە لە سی حوزەیرانێکی تر لە ڕاستیە گەورەترینەکەی بریتیە لەوەی کە ئێمە ڕوبەڕوو لەگەڵ ئاشبەتاڵێکی تری گەورەیە مامەڵە ئەکەین بۆ پێی کە ئەمانە کەوتونەتە دوای ئەجەندایەکی حیزبی و شخصی لە مەسلەی ڕیفراندۆمە لە مەسلەی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان یاخود ناوچە جێناکۆکان بە گوێرەی دەستوری عێراقی ئەمانە لە ڕاستیە ئەو حیزبانەی کە لەگەڵ ئەم ئەجێندایەدا دەڕۆن 0.0 خاوەنی ئیرادەی خۆیان نین ئەمانە کەوتونەتە دوای دەڵێن بۆ نمونە بەشێکیان دەڵێن ئێمە لە شتاوە مافی چارەی خۆنووسینمان بەرز کردوەوە بەشێکیان دەڵێ ئەمە بڕیاری کۆنگرەمانە نیەمە بۆ ئەزانی کاکەوەی ئەوانەی کە ئەڵێن ئەم ڕیفراندۆمە بۆ سربەخۆیەوە بۆ سربەخۆی نیشتیمانی لە ئەساسە لە سربەخۆی نیشتیمانی تێنەپەڕیوە تێنەگەیشتون یعنی بەداخەوە ئەمانە بۆ سواغدانی ئەم ڕەگەڵ کەوتنیان بە تعبیرەکەی مامۆستا عەلی بۆ مۆزوعی ڕیفراندۆم ئەیانەوێت ئەمەی سواغی ئەمە بە قەزەی ڕیفراندۆم بە قەزەی سربەخۆیی بدەن ببوورە ئەگەر نا لە ڕاستیە سربەخۆیی نیشتیمانی و دروستکردنی دەوڵەتی کوردستان بە هیچ شێوەیەک لە بەرەنجامی ئەم ڕیفراندۆمە یاخود بەو کەسانە ناکرێت کە بوونەتە دەموچاوی ئاڵا هەڵگری ئەم مۆزوعی ڕیفراندۆمە ئەمە یەک دوو زۆر گرنگە ڕوون بێ ئێستا وای لێ هاتووە کۆمەڵێک ئەحزاب کۆمەڵێک ئەشخاص کۆمەڵێک کادر کۆمەڵێک نووسەر کۆمەڵێک دەربار کۆمەڵێک کۆیلە هەموو ئەوانە کۆیلایەتی خۆیان دەرباری خۆیان کلکایەتی خۆیان بۆ بارزانی بۆ پارتی بە مۆزوعی سربەخۆی بە ئێمە فرۆشنەوە وەکەوەی کە ئێمە دژی سربەخۆی نیشتیمانی بین وەکەوەی ئێمە دژی دەوڵەتی کوردستان بین ئێمە ئیشەکەین بۆ دروستکردنی دەوڵەتی کوردستان ئێمە ئیشەکەین بۆ دروستکردنی دینگەکان پایەکانی دەوڵەتی کوردستان لەسەر ئەرزی واقع ئەوانن لە 26 ساڵی ڕابردووە وێرانیان کردووە ئەوانن سربەخۆی ئابووری ئەوانن سربەخۆی سیاسی ئەوانن ئەمنی وەتەنی ئەوانن ئەمنی غیزایی ئەوانن هەموو ئەوانیان وێران کردووە یعنی لە چەند ساڵی ڕابردووە لە ڕوویەکەوە سەرکەوتنیان نەهێناوە جگە لە شکست مێژووی ئەوان مێژووی شکستە ئێستا پاش ئەم هەموو شکستە دێن بە کۆمەڵی خەڵک ئەیانەوێ یعنی پیان وای خەڵکی کوردستان ئەوەنە ساویلکەیە پاش ئەم هەموو شکستە سیقە بەوانە دەکا ئەوانە توانن دەوڵەت دروست بکەن یعنی ئەوان نەیانتوانی بێ لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێستا کارەبا دابین بکەن بۆ خەڵک پیان وای لە دەوڵەتە چۆن دابینی ئەەکەن نەیانتوانی بێ ئەو دابین بکەن لە دەوڵەتە چۆن دابینی ئەەکەن نەیانتوانی بێ موچە دابین بکەن لە دەوڵەتە چۆن دابینی ئەەکەن ئەزانی کاک حەکیم خەڵکی کوردستان پێیوا بوو ئەمانە کە داهاتی کوردستان ئەدزن کە چەتەیی ئەەکەن لانی کەمبای ئەوە خۆیان بەخاوانی ئەم کوردستانە ئەزانن کە ئەزمەیەکی وەکو ئەزمەی موچە پیا ئەبێ چەند ملیار دۆلاریشی دزراو بێننەوە موچەی خەڵکی کوردستان بن کاک حەکیم دەرکەوت ئەمانە لە خراپترین دۆخە
کاتێک کە خەڵکی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ ناتوانێت موچەوە بگرێ ئامادەنین دۆلاریشی دزراوی ئەم خەڵکی کوردستانە بێننەوە هەر بۆ ڕووسپیکردنەوەی حیزبەکانی خۆیان بیدەن بە خەڵک لەبەرەوە سیقی چی بۆ بکەن کە ئەمانە نەخێرکا کە ئەمە مۆزوعی سەربەخۆیی نیشتیمانی نییە ئەمە داکۆچیکردنە لە پارەکانیان ئەمە سەربەخۆیی نیشتیمانی نییە داکۆچیکردنە لە چێڵگەنەوتیەکانیان ئەمە سەربەخۆیی نیشتیمانی نییە داکۆچیکردنە لە ڕازیکردنی دڵی بارزانی بۆ ئەوەی کە بارزانی لە نەوتە لە سوڵتەیە لە پارەیە لەوانە پشکیان بە ئەگەر نا سەربەخۆیی نیشتیمانی لە ڕاستیە پرۆسێسێکە پێویستی بە شەفافیت هەیە پێویستی بە شەرعیەتی سیاسی هەیە پێویستی بە دامەزراندنی دامەزراوە هەیە پێویستی بە پارلەمانێکی ئاکتیف هەیە پێویستی بە دەستوورێکی نووسراو هەیە پێویستی بە یەک کۆمەڵ هەنگاوی عملی هەیە کە ئەمانە خۆیان ناشتویانە لەبەرەوە لە ڕاستیە ئەوەی کە ئەڵێ ئێمە ئیش بۆ سەربەخۆی ئەەکەین و وێشیان ئەڵە وڵات لە کۆنگرا هەموو ئەوە لە ڕاستیە بۆ پاساودانی بوونە بەشێک لەم ئەجەندایە کە پارتی دیموکراتی کوردستان و بارزانی وەگەڕیان خستووە و ئەمانە لە ڕاستیە دووبارەیەکەم و خاوەنی ئیرادەی سەربەخۆی خۆیان نین. سپاس دەکەم. مامۆستاگەر بگەڕێم و لای بەڕێزت بۆچی بەڕێزت پێ وایە گەر پەرلەمان بە زۆرینە کارا بکرێتەوە بۆچی ئەگەر بە زۆرینە کارا بکرێتەوە کودەتایە ینی بەڕێزتان بە کودەتا ناوی دەبن؟ خۆی معلومی جەنابتەوە بە تایبەتیش برای بەڕێزم کاگوشیار کە پەرلەمانتارێکی شارەزایە تاکو ئێستانەکە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەو دەستەی سەرۆکایەتی کە هەن شەرعیەتی یاساییان ماوە و متمانیان لێ نەسێنراوەتەوە و دەستیان لە کار نەچێشاوەتەوە بەڵکو بە زەبری هێز ڕێگری کراوە لە بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک دکتۆر یوسف کە بە ئەرکە یاساییەکانی خۆی هەڵبستێتن و بێتن دەوامی ئاسایی خۆی بکاتن لەبەرەوە کاتێک ئێمە کە قسە لەو بابەتە دەکەین کە دەڵێن کودەتایەکە ئێمە پەیڕەوی نێوخۆمان هەیە لە پەرلەمانی کوردستان و بە یاسا دیاری کراوە کەی متمانە لە سەرۆکی پەرلەمان دەسەندرێتەوە یان کەی سەرۆکی پەرلەمان شەرعیەتی یاسایی خۆی لەدەست دەداتن. ئەو هەنگاوانەی کە ئەو لایەنە سیاسیانە بە تایبەتی برادەرانی پارتی دیموکراتی کوردستان کە پێشەوایەتی دەکاوە خەڵکێکە لەگەڵیدایە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەو هەنگاوە دەنێتن هیچ دەقێکی یاساییان لەبەردەستدانیە و هەموو ئەو دەقە یاساییانەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوێندراون کە ئەو کاتەی برادەرانی پارتی و یەکێتی دەسەڵاتدار بوون و ئەوان دەریان چواندوون کە زۆرینەی پەرلەمانتاری پارتی و یەکێتی بوون ڕێبەوە ناداتن کە بە زەبری هێز سەرۆکی پەرلەمان وەلا بندرێتن یان بە زەبری هێز سکرتێر لا بدرێتن سکرتێرێکی دیکەدا بندرێتن لەبەرەوەگە کودەتانە بێتن نازانم ینی هیچ ناوێکی دیکە ئێمە زۆر خاتریشمان گرتوون بۆ معلوماتت کاکە حەجیمیا کە دەڵێن کودەتا ئەتوانم بڵێم قالبێکی سیاسی جوانی هەیە دەنا ناوی قێزەونتر هەن کە ئەو هەڵس و کەوتە سیاسی هەڵی دەگرێت کە بێڵین بەڵام ئەدەبن لە بۆ مەقامی ئەو کەناڵە و لە بۆ خۆشمان ئەو مستەڵەحاتە قێزەونانە بەکار ناهێنین. باشە زۆر باشە بەس ئێوە ئێستا گەر پەرلەمان بە زۆرینە کارا بکرێتەوە وەکو لانی کەم وەکو فراکسیۆنی کۆمەڵ چۆن تەعامل لەگەڵەکەن بەشداری ئەم جۆرە لە دانیشتانە دەکەن؟ ئێمە لەو حاڵەتەدا گەر هات و ئەو بڕیارەیاندا چۆن لە ڕابردوو بەداخەوە سەرجەمە توانم بڵێن بڕیارەکان لە دیوارخانەی حیزبەکان دەدرا بۆ پەرلەمان و پەرلەمانیش بە چەپڵە ڕێزان یاسای پێ دەردەکردووە وەزعی هەرێمی کوردستانیان بەم دۆخە گەیان کە پاش 20 و قسوور ساڵ تەماشە دەکەین لە هەموو سەکتەرەکانی ژیاندا بەرەو دواوە چووین و خەڵک ئەتوانم بڵێم لە خراپی و لە معاملەی خراپدا نمونەمان پێدێنێتەوە بەداخەوە دەڵێم ئەگەر ئەو بڕیارە درا و کاتەی ئێمە لەگەڵ فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان دەبێ پێکەوە هەماهەنگیمان هەبێ و ئاگامان لە یەکتر بێتن حتمما نابێ بەشدار بین لە جەلسەی یەکەم کە ئەوکو دەڵێ شاهیدیدانی زورە
شاهیدیدانی زورش بۆ ئێمەی بۆ هەموو خەڵکی خراپە بەڵام بۆ ئێمە ئیسلامی بە تایبەتی کە مەغزا و واتایکی زۆر قورسی هەیە کە نابێ لە جەلسەیەک بەشدار بین لە دانیشتنێک بەشدار بین کە شاهیدی زور بدەین ئەوجا لە دوای ئەوەی کە پەرلەمان دەست بە کارەکانی خۆی دەکاتەوە ئەمنۆکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان قەناعەتم وایە دەبێ بەهێزێکی بەقووەتەوە و وەکو ئۆپۆزیسیۆن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان ڕۆڵێکی ئەکتیڤ ببینێتن بۆی کە ببێتە سەدێکی مەنیع بەرگری کارێک لە ئەوەی کە ئاراستەی پەرلەمان بەرەو ئاراستەیەکی خراپتر نەبرێتن و بەلای کەمی ئەو شتانەی کە دەیانەوێ بیکەن بە خەڵکی هەرێمی کوردستان بیڵێن کە لەگەڵ ئەو یاسانەی کە بەرکارن ئەو یاسانەی کە کاریان پێدەکرێت لە هەرێمی کوردستان تێک ناکەنەوە و لەگەڵ لایەنە سیاسیەکانیشمان لە خەت بین ئێمە یەکشت دەڵێن لە کۆتاییدا و دەڵێن کە ئێمە هەر شتێکە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دابێ و ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین خیانەت لە خەڵکی هەرێمی کوردستان ناکەین و وەفادار دەبین بەو بەڵێنانی کە بە خەڵکمان داوە ئەگەر هەر هەڕەشە و گوڕەشەیەکی شەبێتن گومانتان نەبێتن لەو بەڵێنەی خۆمان پاشەکشە ناکەین و شتێک دەکەین کە بتوانین بەلای کەمی بەردی بناغە بۆ پەرلەمانی کوردستان دابنین بۆی کە ئەو خولانێک کە لە دوای ئێمەدادێن خەڵکێکی چاک و خەڵکێکی وشیار و خەڵکێکە بتوانێتن کە بەرگری کارێک بێتن بۆی بتوانین پەرلەمان لە چنجی دەسەڵاتداران بینینە دەر. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆمەڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدە مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کە و شەرگە بگەنم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی ئەگەری پراوسکردنی گۆڕان و کۆمەڵ لەسی سەرۆکاتی پەرلەمان پێت دوایە دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەم پرسەدا بکەن یا خۆکو ماوەسەوتی ئەوەی کە یەکێک لە بژاردەکان دەکرێت ببن بە ئۆپۆزیسیۆنە ناو پەرلەمان. لە ڕاستیە من زۆر خۆشحاڵ بووم کە گوێم لە بەڕێز مامۆستا مەڕوان بوو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان کە بەم گەشتیەوە باسی لە مووقیفی خۆشیان و وەکو پێشنیاریش بۆ بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە من بۆ خۆم پێم وایە شانازێکی ئێجگار گەورەیە. من پێم وایە تۆمارکردنی سەروەریەکی گەورەیە کە کۆمەڵ و گۆڕان قەواعیدی لوعبەکە و ڕێسای گەمەکە لە یەکێتی و پارتی بە تایبەتی بگۆڕن و شانازێکی ئێجگار گەورەیە بڕۆنەوە سەر کورسی ئۆپۆزیسیۆن بوون و شانازێکی ئێجگار گەورەیە لە بەرامبەر ئەم ستەمکاریەی کە هەیە لە بەرامبەر ئەم چەتەگەریەی کە هەیە لە بەرامبەر ئەم شکستە گەورەیەک لە دوای یەکانەی کە هەیە بڕۆنە سەر کورسی ئۆپۆزیسیۆن و بێمنەت بن لە هەموو ئەو هێزانە چی یەکێتی چ پارتی چیە گرت و هەموو ئەو هێزانەی تر کە ئەڕۆن ئەم کودەتایە و کە ئەڕۆن ئەم کارەساتە گەورەیە جاریشتر تەجیلەکەن بێمنەت بن لێیان و بە شانازێکی گەورە بڕۆنە سەر کورسی ئۆپۆزیسیۆن بوون و هەوڵ بن کە ئازایانە ڕوبەڕووی ئەم ستەمکاریە ببنەوە و ئازایانە ڕوبەڕووی ئەم هەوڵە ببنەوە کە جارێکی تر لە باربردننی عملی سیاسیە و جارێکی تر گورزێکی تری کوشندەیە لە عملی دیموکراتی و گورزێکی گەوری کوشندەیە لە پەرلەمان و لە ڕاستیە ئەگەر ڕوویی گەشت لە سیاسەتا لە کوردستانی عێراق ما بێ هەڵویستی بزوتنەوەی گۆڕان و هەڵویستی کۆمەڵی ئیسلامیە و ئەمە تەناوی خۆتان ڕووگەشت لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی کە لە ڕاستیە دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ ئەم ستەمکاریەی کە هەیە دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ ئەم چەتەگەریەی کە هەیە دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ ئەم تاڵانیەی کە هەیە بە تایبەتی تاڵانی نەوت دەست و پەنجەنەرمکردن لەگەڵەوە جێندانەی تورکیا کە هەیە دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ ئەو کارەساتانەی کە لە ناوچە جێناکۆکەکان بەڕێگەوەیە دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ ئەم ئەجێندا شەخسی و حیزبی ڕیفراندۆم لە ڕاستیە جگە لە کارەساتێکی تر نییە و خەڵکی کوردستان و لایەنگری حیزبە سیاسیەکان بەلایەنگرانی پارتی و یەکێتی و یەکگرتو و لایەنەکانی تریشەوە لە ئایندەی زۆر نزیکە ڕاستی ئەم قسانیان بۆ دەرەکەوێ کە ڕۆیشتن لەگەڵ ئەم ئەجێندایانە لە ڕاستیە جگە لە شکست و لە ڕاستیە جگە لە کارەساتیی تر بەسەر خەڵکی کوردستانە ناهێنێ بۆیە من بۆ خۆم چی کارەساتێک دێنێ بە بۆ چوونیەوە خۆی لە ڕاستیە کارەساتی جیاد من باسم کردیانی من باسم کرد ئێستا ئێمە ڕوبەڕوو لەگەڵ ڕوبەڕوو مامەڵاکەین لەگەڵ گریمانەی ینی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئاژبەتاڵێکی تر لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان چۆن لە 1970 و 1970 هەموو هێلکەکانی خۆی خست بۆ سەبەتەی ئێرانەوە ئێستا هەموو هێلکەکانی خۆی خستۆتە سەبەتەی تورکیاوە ڕیفراندۆم ئەجێندایەکی تورکیا پارتی و تورکیا بارزانی و ئەردۆگان ئیتیفاقیان کردووە لەسەر تەدەخولکردن لە کوردستانی عێراق بۆ ئەوەی هەرێمی کوردستان بکەنە قوبڕسێکی تر بیکەنە عەمبارێکی نەوت بیدۆشن لە پێناوی بەرژەوەندی تورکیا لەلایەکی ترەوە ئەیانەوێت جارێکی تر تورکیا و پارتی ئەجێندای تایبەتیان هەیە بۆ لێدانی پەکەکە و ئەجێندایەکی تایبەتیشیان هەیە جارێکی تر بۆ هەرزان فرۆشکردنەوەی ناوچە جێناکۆکەکان و من لە هەموو یەکێک لەو قسانەی خۆم بەرپرسیارم و دەبینن لە ئایندەی نزیکە کە لە ناوچە جێناکۆکەکان چی ڕوو ئەدا و ئەبینن کە لەسەر پەکەکە ئەجێنداکانی پارتی وەردۆگان یان پارتی و ئاکپارتی چی ڕوو ئەدا و ئەشبینن کە ینی پێویست ببینی ناکار لە ئێس ئەنی دەمێکە عمرێکە تورکیا نەوتی هەرێمی کوردستان بە هەرزان فرۆش وەرەگرێەوە بۆ خۆی ئەیبا بۆ ناوچە جێناکۆکان چ مەترسێکە لە بارودۆخەدا کە ئەزانی بۆ ناوچە جێناکۆکان ئێستا مەسەلەی دواخستنی شەڕی حەویجە یاخۆ ئازادکردنی حەویجە لە ڕاستی ئەجێندایەکی ئەمریکی بوو نە پەیوەندی بە هەولێرەوە هەبوو نە پەیوەندی بە عەبادیەوە هەبوو ئەمە ئەجێندایەکی ئەمریکی بوو دوایان خست لەبەر کۆمەڵێک سیناریۆ ئەمریکیەکان بە ئەنقەست حەویجیان خستە قۆناغی ئەخیر بۆ ئەوەی هەوڵ بن لە ڕێگەی حەویجەوە هێزی عێراقی بێنەوە ناوچە جێناکۆکەکان لەلایەکی ترەوە ڕێگە بگرن لە تەدەخولی تورکیا کە پارتی دیموکراتی کوردستان ئەوێ بە ناوی ڕیفراندۆمەوە بەزمێک دروستکە تورکیا بڵێ من لەبەرەوەی ڕعایی تورکمان هەیە لە کەرکووک و لەو مەنتیقەیە تەدەخولەکەم تەدەخولی عسکەریەکەم ئەمریکا ئەوێ لەم ئەجێندای تورکیا بگرێ لەلایەکەوە لەلایەکی تریشەوە ئێرانیش ئێوێ کۆریدۆرێک دروست بکات لەو مەنتیقەیەوە طبعا ئەمە تەفسیلی زۆرتری هەیە تەسەوڕەکەم لەم بەرنامەیە کات نەبێ کۆریدۆرێک دروست کات تا ئەگاتەوە بۆ سووریا بە کەرکووک و بۆ مەنتیقەیە تێپەڕێ ینی ئەجێندایەکی تورکی ئەجێندایەکی ئێرانی بۆ ئەو مەنتیقەیە هەیە و ئەمریکا ئەوێ بزات بە گەڕاندنەوەی ئەم دۆخە بۆ پێش پرۆسەی داعش یا هاتنی داعش بۆەوەی کە ناوچە جێناکۆکەکان لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیدارە بدرێ ئێوە سیناریۆکە بەم ئاقارەیە ببە بەداخەوە کاک حەشیم لە دوای داعشەوە فرسەتێکی مێژوویی گەورە هەبوو بۆ دەسەڵاتدارانی کورد کە ئەو ناوچە جێناکۆکانە
بە سیاستێکی حەکیمانە، بە سیاستێکی ڕوون و ڕاست، بە سیاستێک لەسەر ئەساسی برایەتی، بە سیاستێک لەسەر ئەساسی پێشکەشکردنی خزمەتگوزاری، بە سیاستێک لەسەر ئەساسی برایەتی پێشکەشی ئەو ناوچانە بکەن، ئەو ناوچانە خۆیان بڵێن با بە ئێمە خۆمان حەزەکەین بینەوە سەر هەرێمی کوردستان. بەداخەوە ئەمان چیان کرد؟ کاک حەکیم ئەمان لەو ناوچە جێناکۆکانە ئەوەی کە هەمووی کەوتەوە دەست سەرکردایەتی سیاسی کورد و دەست حکوومەتی هەرێمی کوردستان، ئەم ناوچانە کە بەشێکن لە نیشتیمانی ئێمە جگە لە بەتاڵان بردینەوتەکە هیچی تریان نەکرد. بەداخەوە ئێستا ئەگەر بڕۆی لە عەرەبێکی ڕەسەنی کەرکووک بپرسی بڵێ وەرەوە سەر هەرێمی کوردستان، ئەڵێ خەر من لە عێراق هەموو ڕۆژێ معاشەکەم یەک ڕۆژ ناکەوێت، بەس ئێوە موچەتان نییە، من چۆن بێمەوە سەر هەرێمی کوردستان؟ یعنی بەم سیاسەتی تاڵانکردنی نەوتە، بەم سیاسەتی نەبوونی خزمەتگوزاریە، بەم سیاسەتە خراپە کە تەنها و تەنها ئەو ناوچانە وەک عەمبارێکی نەوت سیر بکەن. لە ڕاستی حتا ئێستا ئەگەر UN ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاک حەکیم زۆر بێلایەنانە بڕۆن بە سەرکردەکانی کورد بڵێن با بە ئێمە ئەم ناوچانە ئەترافەکەین، ئەم ناوچانە ناوچەی کوردستانین، بەڵام ئێوە چیتان پێشکەش کردووە جگە لە بەتاڵان بردینەوتەکەی؟ یعنی جوابی ئەمانە چییە؟ جوابی ئەمان چی ئەبێ کە فعلا لەم ناوچەیە خزمەتگوزاری زۆر خراپە، بەیەکەوە ژیان و دۆخی ئەمنی ئێجگار خراپە و مەسلەی سیاسەتی وەک یەکسێرکردن، سیاسەتی هاونیشتیمانی بوون لەوێ ئێجگار خراپە، ناتوانن وێنەیەکی جوان نیشان بن کە فعلا ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم سیاسەتە ڕاستەوە ئەم ناوچانە بگەڕێنینەوە. منەمێ بۆ مێژوو بڵێم کاک حەکیم، سیاسەتی توندوتیژی، سیاسەتی بەکارهێنانی هێز هەرگیز نامانگەێنێتە دەرەنجامێک کە ئەو ناوچانە بگەڕێنینەوە. کورد پێویستی بە سیاسەتێکی حەکیمانەی دیبلۆماسیانەی ئینسانی هەیە بۆ ئەوەی داکۆچی لەو ناوچانە بکە کە بەشێکن لە نیشتیمانی ئێمە و هەتا ئەو کاتە یەکێتی و پارتی تەنها وەکو عەمباری نەوت چاویان لەسەر تاڵانکردنی ئەو ناوچانە بێ لە ڕاستیان ناتوانین بیانگەڕێنینەوە سەر هەرێمی کوردستان. زۆر سپاس. مامۆستا گەر بگەڕێمەوە لای بەڕێزت ئەوەی کە ئێوە ئاگادار بن ئەگەر پەرلەمان بە زۆرینە کارا بکرێتەوە بۆ ئەوەیە کە یاسایەک بۆ ڕیفراندۆم دەرکە یاخود زانیاریشێ بازۆدەکی کاوڵێکی شەیە کە لە ڕێی پەرلەمانەوە مەسەلەی ڕیفراندۆم دوا بکرێت. خۆی مەسەلەی ریفراندۆم تا کوێستانەکە ئەتوانم بڵێم یەکێکە لەو بابەتە ئاڵۆزانەی کە بەداخەوە دەڵێم وەزعی هەرێمی کوردستانی ناهەموارتر کردووە، چونکە بابەتێک بوو دەبووە هەموو لایەنە سیاسیەکان لەسەری متتەفیق باین و هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بان لە بڕیاردان، نەک لایەنێکی سیاسی بڕیار بدات و خەڵکی دیکەش وەگەڵ بڕیارەکەی بکەوێتن. ئەوە بەداخەوە دەڵێم چونکە مەسلەی بەدەوڵەت بوون قەناعەتم وایە هیچ تاکێکی ئەو هەرێمە حتا ئەوانەی کە ئەمڕۆکە کەمپینێکیان پێکێناوە دەڵێن نەخێر لە ئەمڕۆدا لەگەڵ بەدەوڵەت بوونی هەرێمی کوردستاندان، بەڵام دەوڵەتێکە خەڵک خۆشگوزەرانتر کاتن، دەوڵەتێکە ئەو وجودەی کە هەتە بە قووەتر و بەهێزتری کاتن و ئەو قۆرخکاریەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستیان داوەتێ کۆتایی پێبهێندرێتن، بەرپرس ببێتە خزمەتکاری خەڵک، بەرپرس دەسەڵاتەکەی بۆ خۆشبەختی خەڵک بەکاربێنێتن، نەک بۆ خۆ دەوڵەمەندکردن و بۆ برسیکردنی خەڵک و جەماوەرەکەی بەکاربێنێتن. لەبەرەوەی قەناعەتم وایە پەرلەمان ئەگەر بچێتە ژێر باری ئەوەی کە بە چاوقچاوەیی وەکو باقی قەزیەکانی دیکە بیکاتە چەپڵە ڕێزان و یاسای ریفراندۆم دەرکاوە بزانی کە دەوڵەتی کوردی دروست کردووە، هەڵەیەکی مێژوویی دەکاتن. لەبەرەوەی من پێشنیار دەکەم بۆ سەرجەم فراکسیۆنەکان لێرانەوە کاتێک کە داوامان لێ دەکرێت کە یاسا دەرکەین بۆ ریفراندۆم، ئێمە پێشەوەی کە ئەو هەنگاوە بنین داوا لە سەرۆکی هەموو لایەنە سیاسیەکان بکەین، بێن لە پەرلەمانی کوردستان چەند پرسیارێکیان ئاراستە بکەین، بزانین داخۆ ئەو ئامادەسازیەی کە کردویانە بۆ بەدەوڵەت بوون و بۆ ریفراندۆمێکی سەرکەوتوو چیان کردووە، بۆی کە لە قسەی عاتیفی گەڕین، چونکە بەڕاستی ئێمە زۆر جار گوێبیستی قسەی عاتیفیە و برادرانە دەبین، بەڕاستی ئەتوانم بڵێم هاوڵاتیەکی سادە شەو قسانە ناکاتن لەسەر ریفراندۆم و لەسەر بەدەوڵەت بوون، چکۆ قەزیەکی زۆر گەورەیە. بەڵام ئەگەر بەبێ ئەو هەنگاوە بەبێ جێبەجێکردنی زەمینەسازی پەرلەمانی کوردستان بچێتە ژێر دەرکردنی ئەو یاسایە، ئەگەر شکستی هێنا ئەو لایەنە سیاسیانە دەڵێن خەتای پەرلەمانتاران بوو، پەرلەمانتاران دەیانتوانی ئەو هەنگاوە ناوێن. لەبەرەوە دەبێ بەڕاستی بەجددی
جددی هەڵوەستەیەکی جددی لەسەر بکرێتن و بانجی سەرۆکی حیزبەکان بکرێتن بزانین چیان کردووە بۆ زمینە سازی بۆ ئەو ریفراندۆمە یانەوەتە قەناعەتم وایە ئەو مەسەلەی ریفراندۆمەش کراوەتە بابەتێکی حیزبی و کراوەتە بابەتێک کە بۆی کە لایەنە سیاسیەکانی دیکەی پێبشچیندرێن لەبەرەوە دەبێ هەم بزوتنەوەی گۆڕان و هەم کۆمەڵی ئیسلامی زۆر ئاگادار بن بۆی کە ئەو جانبە نەتوانن لایەنەکانی دیکە فێڵیان لێ بکەن و هەوڵدەن لە کات و ساتی خۆیدا بڕیارێکی حەکیمانە بدەن لەو جانبە و لەو دەربارەی ریفراندۆمی کە بڕیارە بکرێتن. بەڵێ زۆر باشە بەڵام ئێستا پێ وایە کام ئاراستەیە زیاتر بۆوێ کە ئەم بڕیارە بەرگێکی یاسایی بەسەردا بکرێ مەسەلا ئەو بڕیارە حیزبەکان یاخود زانیاری شەیە کە هەوڵەکەیە بۆی کە پەرلەمان ئەمە بکە دوا بخات ئەم ریفراندۆمە. خۆی ئەوەی کە بەرنامە ڕێژی کردو بۆ برادرانی پارتی دموکراتی کوردستان بۆ مەسەلەی ریفراندۆم ئەو جیهەتەی بەڵێ بەڵێ دواتر ئەگەرەوە دەگەڕینەوە لای مامۆستا کاکو شەرک بەرێمەوە لای بەڕێزت باسی مەترسیەکان کرد بەڵام لە بەرامبەریشدا ئێمە گوێمان لە بەرپرسی باڵا دەبێت ئەگەر ریفراندۆمەکە نەکەین مەترسیەکە زۆر زیاترە مەترسی نەکردنی ریفراندۆم زیاتر لەو مەترسیانەی کە بۆی ئەنجامدانی ریفراندۆم دێنە پێشەوە. یعنی ئەگەر ریفراندۆم دوا بخرێ مەترسیەکان چین ئێستا هەموو باڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیتیحادی ئەوروپی دەوڵەتانی دراوسێ حکوومەتی عراق کە ئێمە تا ئێستا بەشێکین لە حکوومەتی عراق هەمووانە دژی ئەو ریفراندۆمن بەعکسەوە گەردووا بخرێ دەست بکرێ بە مفاوەزات و گفتوگۆیەکی جدی لەگەڵ ئەم لایەنانە لەسەروی هەموویانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ حکوومەتی عراقی من پێم وایە هەرێمی کوردستان دەتوانێت قۆناغێکی تری ئارام لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دامەزراوەیەوە بڕاتە پێشەوە و هەوڵ بدەین لە ئێستاوە ئیتر بەڕاستی و بەجددی ئەمانەی کە ئەیانەوێت دەوڵەت دروست بکەن و ئەمانە ئەگەر تا ینی بەقەدر مسقالە زەڕێک ڕازگۆن لەگەڵ مەسەلەی سربەخۆی نیشتیمانیە هەموو ئەوەی کە کردویانە هەموو ئەو دزی و تاڵانی کە کردویانە هەموو ئەو وێرانکاری کردویانە باوەلای بنێن فەرمون با لە ئێستاوە دەست بکەین بە دروستکردنی بیناکان ینی پایەکانی تەلاری سربەخۆی نیشتیمانی و هەوڵ بدەین لە ئێستاوە کار بکەین بۆ ئەوەی کە ئەم تەلارە دروست بکەین کاتێک کە دروستمان کرد کاتێک کە پێکمان هێنا ئیتر پێویستی نە بە ریفراندۆم هەیە پێویستی بە پرسی ئەم لاولا هەیە ئێمە گەر اقتصادێکی سربەخۆمان هەبێ ئەگەر ئاسایشیشی نەتەوەی بە قووەتمان هەبێ ئێمە ئەگەر مافی هاوڵاتی بوونمان هەبێ ئێمە ئەگەر دیموکراتیەتێکی جوانمان هەبێ ئێمە ئەگەر دامەزراوەکارمان هەبێ دەستورمان هەبێ لە ڕاستیە ئەو کاتە بێم نەتەبین لە دەوڵەتانی دراوسێش و لە عێراقیش بەڵام لە ئێستادا لە ڕاستی هیچ شتێک لەمانەمان نییە و جیاواز لەوەش لە ڕاستیە کاک حەشیم جاری تریش باسم کردووە یعنی ئەم ریفراندۆمە بەقەدەرەوەی بۆ تێپەڕاندنی تۆ دیقەت بە جێژەڵیکە ریفراندۆمیان دروست کردووە لە پاڵ ئەوەدا ئێستاڵێن با 2 ساڵی تر بینەوە بە کاک مەسعود و کاک مەسعودیش خۆی ئەڵێ هەتا دەوڵەتان بۆ دروست نەکەم واز نایەنم وانە یان ئەڵێ گەر بەڵێ نەیباتەوە هەتا یعنی گەر بەڵێ بردیەوە ئەوە من واز ناهێنم ئەگەر نەخێر بردیەوە وازەهێنم تۆ دیقەت بە یعنی دەرەکەوێت ئەم قەزیەشی ئێزگار شخصیە و ئەم برادرانی تر لە ڕاستیە چوونەتە پاڵی منەمەوێ ئاماژە بەیەکشت بکەم کاک حەچیم ئەوەی لە منتیقەی ڕۆدا بە تایبەتی لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەم منتیقەی بەگشتی ڕۆدا لە غیابی دوو کەسە بە تایبەتی یەکێکیان لە غیابی گۆچانەکەی مام جەلالە بە تایبەتی لە ناوی یەکێتیە و هەر لە ناوی یەکێتیە بەشێکی تریشی لە ڕاستیە لە غیابی چاوی کاک نەوشیروانە و ئەمانە ئێستا ئیتر وردە ینی هەر تاوخواان کەشف کردووە وەختی خۆی هەنییان مامجلال هەبوو هەتا مامجلال هەبوو تا کاک نوشوانە بوونیان نتوانی بەم شێوەیە بڕۆن ئێستا ئیتر ڕۆیشتون لەگەڵ ئەجنداکانی بارزانیە و ناشیانەوێ بێنە سەر تەلەڤیزیۆن بەڕوونی بڵێن با بە ئێمە ئیتر بووین بە پارتی کاکە ئێمە ئیتر ئێستا لەگەڵ ئەمە جێندانە ئەڕۆین ئەیانەوێ بە ناوی حیزبەکانی خۆیانەوە بە ناوی سربەخۆییەوە بە ناوی دەوڵەتی کوردیەوە بە ناوی ئەمانەوە لە ڕاستیە زەربەیەکی مێژوویی و پشت بکەنە هەموو ئەو بەها سیاسی و هەموو ئەو ئامانجە پیرۆزانەی کە هەنیشیان لە پێناویە دروست بوون و کەوتبوون بە بەشێک لەو معادلەی کە لە ڕاستیە بارزانی چ لە ناو خۆیان چ لە ئاسی ئیقلیمیە بەڕێوەیە بە سپاس دەکەم مامۆستاگەر بگەڕێمەوە لای بەڕێزت کاتیشمان کەماوە سەبارەت بەوەی کە بۆ مەسەلەی ریفراندۆم ئێستا بەرپرسانی هەرێم باز لەوە دەکەن کە ئێمە گەر ئەم قەیران و کێشاننی کە چ لە موچە چ لە کارەبا پەیوەندی بەوەیە کە ئێمە دەوڵەتمان نییە ینی ئەگەر پێدوایە پەیوەندی بە دەوڵەتەوە یاخود پەیوەندی بە خراپیدارەدانی حکومڕانیەوەی
مامۆستا بەڵێ دیێرە دووبارە داوا لێبوون لە مامۆستایکە کوشەر سەبارەت بە ئەوەی کە باز لە مەسەلەی ئەوەیکن کە ئێستا ئێمە و کێشانەمان کە پەیوەندی بەوەی کە دەوڵەتمانی بۆ مەسەلەی چاکسازیش ئێمە دەبێت چاکسازی و گەندەڵی و هەڵگرین بۆ دوای دەوڵەتێک خۆ لە ڕاستی ئەمە پاساوی بەشێک لەوانەیە کە ئەسڵەن لە دەوڵەت تێنەگەیشتون ئەمە پاساوی بەشێک لەوانەیە کە خۆیان بە مفەکری سیاسی ئەزانن بەتایبەتی لە ناو هێزە ئیسلامیەکانە و لە ئەلفوبێی مەفهومی دەوڵەت و دەوڵەتی ناجح تێنەگەیشتون و دەوڵەتی هاوڵاتی بوون تێنەگەیشتون لە ڕاستیە دەوڵەت بەم شێوازەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە گەر ئێستای هەرێمی کوردستان بڕوا بەرەو دەوڵەتێکی فاشل دەوڵەتێکی سیستەمکار دەوڵەتێکی دیکتاتۆر دەوڵەتێکی عائیلی دەوڵەتێکی گەندەڵ دەوڵەتێکی چەتەگەر دروست دەکەین دەوڵەت ئەبێ لە ئەساسە هەموو پایەکانی دروست بکەی هەموو دینگەکانی دروست بکەی مافی هاوڵاتی بوون بێنیتە پێشەوە حکمی یاسا بەرجەستە بکەی پەرلەمانێکی ئاکتیڤ هەبێ دیموکراسیەتێکی قوڵە هەبێ ئەوجا بڕووی بەرەو دەوڵەتێکی ناجح دروست دەکەی کاکە خۆ هەر دەوڵەت خۆی لە ئەساسە ئامانج نییە ئامانج بریتیە لە هەموو ئەو پێناوانەی کەوا ئەکات دەوڵەت ببێ بە خزمەتکاری کۆمەلگا بە خزمەتکاری ئینسانی کوردستانی باشە بۆ سووریا دەوڵەت نەبوو ڕاپەڕینیان لێ کرد میسر دەوڵەت نەبوو لیبیا دەوڵەت نەبوو میسر دەوڵەتێکی عەرەبی نەبوو بۆ ئەوانەی کە لیان ڕاپەڕینیان عەرەبە میسریەکان خۆیان نەبوون بۆ ئەوانەی کە لە دەوڵەتی خۆیان ڕاپەڕن ئەی دەوڵەتی فاشل یعنی چی جنوبی سوودان یعنی چی تۆ ئەگەر بتوێت دەوڵەتێکی ناجح لە منتیقەیە دروست بکەی ئەبێ سەرەتا پێش ئەوەی دەوڵەت دروست بکەی ئەساسەکانی دروست بکەی من حەزەکەم شتێکە پێ بڵم کاک حەجیم کاک نەوشیروان لە پەیامێکیە کاتێک باس لە ئامانج لە هەنگاوەکانی دەوڵەتەکە ئەڵە پێویستمان بەم قۆناغانە هەیە پێویستمان بە دەستور هەیە پێویستمان بە دیموکراتیەت هەیە پێویستمان بە شەفافیەت هەیە بە ئاشکراکردنی داهات هەیە بەمە هەیە کاک نەوشیروان ئەم هەنگاوانە بە ئامانجەزانانی نەک دەوڵەتەکە یعنی دەوڵەت وەسیلەی خزمەتکردنی تاکە دەوڵەت ئەبێ ببێ بە هۆکارێک بۆ خزمەتکردنی کەرامەتی ئینسانی کوردستانی ئەوانەی کە ئەم قسەیە ئەکەن لە ڕاستیە بەشێکی بوون بە وەعزی سوڵتان بۆ خزمەتکردنی ئەجێنداکانی بارزانی و ئەیانەوێ بە هەر شێوازێک بێ بڵێن ئەزبنی ئێمە هەر لەگەڵ تۆ دەوڵەتمان بۆ دروست بکەیتر ئەم دەوڵەتە ئەگەر سەر بەخۆش بێ ئەم دەوڵەتە ئەگەر هی عائیلەکەش بێ ئەم دەوڵەتە ئەگەر هی حیزبەکەش بێ ئێمە لەگەڵ یای بەڵێنی پێ دووە ناکرێت چاکسازی و دژاتی گەندەڵی دووە ئێستا ینی ئێستا ئەوانە ئێستا من یەکشت پێڵم ئێستا ئێمە چیمان پەیوەندی بە عێراق چیمان پەیوەندێکمان بە عێراقەوە ماوە علاقاتی خارجی خۆمانێکی نەوت خۆمانەی فرۆشین هەموو شتێکمان سەر بە خۆمانە ئێمە چیمان هەیە کە دەوڵەت نەبێ ئەمانە ناتوانن چاکسازی بکەن ئێستا چێ ڕێی لێگرتوون نەوتەکەنە جنوبی دەنەوە بە خەڵکی کوردستان چێ ڕێی لێگرتوون کە پەرلەمان بەم شێوازە لێ بکەن و چێ ڕێی لێگرتوون سیستەمێکی دیموکراتی چێ ڕێی لێگرتوون خزمەتی هاوڵاتیەکانیان بکەن ئەمە لە ڕاستیە درۆیەکە وەکو وتم هەر بۆ سوراوکردن و بۆ سواغدان و ماکیاشکردنی ئەم پرۆکسی بوون و کلکایەتیە سوپاس دەکەم ماوسا ببوورە کاتیمان کەمەوە سەبارەت بەوەی کە ئێستا بەرپرسان باز دۆکەن ئەگەر ئێمە کێشەمانەیە قەیرانەیە مەسەرەن موچەنی یاخود کارەبای پێویستنی پەیوەندی بە دەوڵەتەوەی ڕای بەرز لەو بارەیەش چییە؟ بەڵێ داوای لێبوردن لە مامۆستا دەکەین دیارە بۆی خراپی ئینتەرنێتەوە مامۆستا نەمانتوانی تاکۆتایی لەگەڵ ماوەی زۆر سوپاس بۆ بەڕێز مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە سۆرانەوە لەگەڵ مابووی هەروە بەڕێز هۆشار عەبدوڵڵا هەرسوپای بستنەوەی گۆڕان کە لە ستۆری سەرەکی لەگەڵ مابووی سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ